بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لەبێت بەڕێزان لە بەرنامە ئەمڕۆ قسە لەسەر ئایندەی کێشاڵ پەسێردراوەکانی نێوان هەرێم و بەغداد دەکەین. ێرا قسە لەسەر سەردانەکەی مەسعود بارزانی سەرۆکی پارتی دموکراتی کوردستانیش دەکەین کە دوای 6 ساڵ ڕۆشت بۆ بەغدا کۆبوونەوەی هەبوو لەگەڵ لایەنەکان و سەبارەت بە هۆکاری سەردانەکەی باسی لەوە کردووە لە ئێستادا نیاز سپاکێک بەدی دەکەن بۆ چارەسەری گرفتەکان و پابندبوون بەرەسوور بۆیە سەردانی بەغدای کردووە. ئایا ئامانجی سەردانەکە چییە و چی بە دوای خۆی دادەهێنێ و باز لە پرسی موچەش دەکەین کە نووسراوێکی نوێترین نووسراوی دادگای فدراڵی هەبوو لەبارەی بەبانکیکردنی موچەی موچەخۆران ئایا چی تێدایە و پرسی بەبانکیکردن و هەژماری منیش چی بەسەدەی و لەسەر موچەی خانەنشینانیش قسە دەکەین کە دوای ساڵێک و 7 مانگ ئەمڕۆ حکوومەتی ماوە بەسەر کوێرێن بڕیاری داوە کە بڕیار بدات کە موچە هاوتا بکرێ و کاری بۆ بکەن لەگەڵ بەغدا و باز لە ئایندەی دۆخی سیاسی هەرێمیش دەکەین پێویست بە پرسیال بژاردن و ئایا هیچ لەمپەرێکی دیکەشی بۆ دروست نابێت. ئەم پرسانە لەگەڵ بەڕێز هۆشار عەبدوڵڵا پەرلەمانتاری پێشووی عێراق قسەی لەسەر دەکەین. کاک هۆشار بەخێربێن، سوپاسی بەدەبوون دەکەین. سپاس بۆ جەنابەت. سپاس دەکەین. ئەگەر سەرەتا لە سەردانەکەی مەسعود بارزانیەوە دەست پێ بکەین. دوای 6 ساڵ ڕۆشتە بوو بەغدا، دوای سەردانی لە ساڵی 2018 بوو. دیارە هۆکاری سەردانەکەی چییە؟ خۆی باز لەوە دەکە کە ئێستا نیەسپاکێکەیە و هەز دەکەن کە پابندبوون بەدەستور هەیە و چارەسەری گرفتەکان لە ئارادایە. خوێنەوەی بەڕێزت بۆ سەردان. زۆر سپاس بۆ جەنابەت، سپاس بۆ بینەرانی پەیام. ڕاستیەکەم سەردانێکی لە سەرتادا دەبێت ئەوە بڵم حیزبیە. ینی مەسعود بارزانی وەکو سەرۆکی پارتی دموکراتی کوردستان سەردانی بەغدای کردووە و لە ماوەی ڕابردوودا پەیوەندی نێوان پارتی و هێزبولانە سیاسەکانی عێراق بەرز و نزمی زۆری بەخۆیەوە بینیوە. لە ماوەی ڕابردوودا ئێمە سەردەمێکی پڕ لە چێشمەچێش و سڕاعاتی زۆر گەرممان لە هەرێمی کوردستاندا لە بینی پارتی دموکراتی کوردستان و لایەنە سیاسیەکانی عێراق تەنانەت لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانیش بینیوە. ئەم سەردانە سەردانێکی حیزبیە. ئەم سەردانە دوای قۆناغێک دێکە بە هەموو پێوەرێک قۆناغێکی نوێیە، قۆناغی هەڵکردنی ئاڵای سپیە لەلایەن پارتی دموکراتی کوردستانەوە بەرامبەر بە ئێران بە پلەی یەکەم، بەرامبەر بە هێزەوە لایە نزیکەکانی ئێران و دوای ئەوە دێت کە چەند جارێک هەولێر بە ئامان گیرە و بە ئامانجگرتنەکان ئێجگار مەترسیدار بوون و گەیشتنە قۆناغی ئیستهدافی ماڵ و شەخص و کە گەیشت ئەو ڕادەیە ئیتر پارتی دموکراتی کوردستان هیچ چارەسەرێکی نەما جگەلەوەی کە ئاڵای سپی بۆ ئێران هەڵ بکات، یان بە جۆرێ لە جۆرەکان ڕادستی بەشێک لە ئەتوانی بە هەردوو دی و ناوی لێ بنێ، ینی هەم ئاڵای سپی هەڵکردن بۆ ئێران بە تعبیری خۆیان لە بینی قەوسێکاوی کە پێڵێن خۆیان پێیان زیاتر لەناو ئەدەبیاتی پڕ لە مزایدەی کوردایەتی ئەوانە پێوترێت خۆچەماندن ئەگەر تعبیری ئەوان بەکاربێنم. بەدیوی تریش پەیوەندیشی بۆ هەیە کە عادەتەن پارتی هەمیشە وەرەقەی ئێرانی بەلاوە گرنگ بووە، لەم کۆتاییانەدا نەبوو بێ کە تا ڕادەیەک جۆرە لە بێمنەتی پێوە دیار بوو. یعنی ئەگەر کەسانێک متابعی وردی چاوپێکەوتنەکەی پێشووی، یعنی تقریبا تەسەوەر دەکەم ساڵێک لەمەوبەری مەسعود بارزانیان کردبێ لەگەڵ ڕۆژنامەی شەرق ئەوسەتا زۆر بە بێمنەتی بەرامبەر بە ئێران قسە دەکات. بەڵام دوای کە نێچیروان بارزانی ڕۆیشتە ئێران بەشێک لە کارتی ئێرانیان لانی کەم بێلایەن کردەوە، پێویستی بۆ هەبوو کە ئەمە تەرجەمە بکرێت لەسەر ئەرزی واقع. ڕۆیشتن بۆ ڕۆیشتنی مەسعود بارزانی بۆ بەغدا لە ئێستادا بەشێکە لەو ئیتیفاقیە یاخود بەشێکە لەو حاڵەتە. جیالەوە ئەین تۆ دیقەتیشی بدە، ینی هەر ئەمڕۆ لە یەکەم ڕۆژی ڕۆیشتنیە لەگەڵ ئەو هێزانی کە بینیونی یان کارکتەرێکی وەکو ئەبوو ئالا ئەلوەلایی بینیوە کە لە ماوەی ڕابردوودا بە کەسێک ناسراوە کە بەرپرس بووە گوایە لە یان لانی کەم هێزەکەی ئەو بەرپرس بووە لە ئەو پەلامارانەی، ینی بە ئیدعای خۆیان طبعاً ئەو پەلامارانی کە کراونەتە سەر هەولێر. بەرحاڵ بەشێکی ئەمەوە بڵم لە ڕووی مێژوویەوە پەیوەندی بۆ هەیە کە دوای باشکردنی پەیوەندیان لەگەڵ ئێرانە پێویست بوو ئەو هەنگاوە بنێ. ئەمە بەشێشێتی. بەشەکەی تری تەمان بێگومان پەیوەندی بە مەسەلەی تورکیاوە هەیە. بارودۆخی ئێستای تورکیا کە با بڵێن تەوەغولێکی زۆری کردووە، من پێم وایە پێشتریش لە وتارێکە ئەوم نووسیوە لە ئێستادا پارتی دەیەوێ پاساوی پەکەکە بکا بە پاساوێکی عێراقی، دەیەوێ خۆی لە پشتی ئەوە بێتە دەرەوە کە ئەوە تەنها ئەوە
کەوا سووری بەرلەشکردی هێزی تورکە ئەوێ بڵێ نەخێر عێراقیش لەگەڵ ئەوەدایە ئاخر کۆنگری ڕۆژنامەوانی کە لەسەر مەسەلەی سوتاندنی قەیسەرێکی هەولێر و بازاڕەکان و ئەو دەست باڵێن ئەو هەماهەنجەی کە دایانەوە بیکەن لەگەڵ عێراقا بەشێکی بریتیە لەوە من بخۆم پێم وایە پارتی یاخود مەسعود بارزانی لە ڕاستیەک تێگەیشتووە ویژەوەیە کە ئەوەندە شیرین بووە لای تورکیا خەریکە قوتیەداوە کورد قسەیەکی هەیە ینی ئەڵێ نە ئەوەندە تاڵ بە فڕێت دەن نە ئەوەندە شیرین بە قوتت دەن پێم وایە پارتی هەستی بە مەترسیەوە کردووە کە خەریکە هێندە خۆی شیرینەکە لای تورکیا خەریکە قوتیەدەن لە ترسیەوە من بۆ خۆم پێم وایە پەنای بردوێتەوە بەر عێراق بەشێکی تری پەیوەندی بە ئەجێندای ناوخۆی با بڵێن پارتی دیموکراتی کوردستان و ناوخۆی هەرێمی کوردستانەوە هەیە کە بەشێکی بۆ ئەوەیە کە لە بارێکیە خۆی وەکو یاریزانێکی سەرەکی مەطرحکە بۆ کەمکردنەوەی ئەو ڕۆشنایی و ئەو ڕووناچیە زۆرەی کە لەسەر نێچیروان بارزانی بوو لە ماوەی ڕابردوودا نێچیروان بارزانی ڕۆشنایی و ڕووناچیی زۆری کەوتە سەر وەکو منقز وەکو ڕزگارکەری دۆخی پارتی لەو چەقبەستانی کە دروست بوون لە پێیوەست بە مەسەلەی ئێران لە پێیوەست بە مەسەلەی هەڵبژاردنەکان لە پێیوەست بە مەسەلەی کرانەوە لەگەڵ عێراق و هەندێک بڕیارەکانی دادگای فدراڵی و ئەوانە دەیەوێ ئەم ڕۆڵە لەو کەم کاتەوە چونکە ئەو هێشتا مڕاهانەی لەسەر ئەوەیە کە تا لە ژیاندا ماوە پێگەی کوڕەکەی لەناو حیزبەکە و لەناو حکوومەت و لەناو حکومڕانیە جێگیر بکە بەشێکی پەیوەندی بەوە هەیە بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە هەتا بتوانێت لە ناو یاریەکەدا بمێنێتەوە بۆ ئەوەی کە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان تا ئەتوانن دوای بخەن خۆ ئەگەر لە کاتی خۆشییا بکرێ جۆرە لێک تێگەیشتنیان هەبێت لە پێیوەست بە مەسەلەی کۆمیسیۆن لە پێیوەست بە مەسەلەی کۆمەڵێک وردەکاری فەنی ترکە پێیوەستە بە هەڵبژاردن خاڵشتر پەیوەندی بە هینەوە هەیە پەیوەندی بە مەسەلەی هەڵبژاردننی عێراقەوە هەیە جا هەڵبژاردننی پێشوەختە بێ یاخود لەوادی خۆیان بێ لە عێراقدا نەریتێکەیە کە ساڵێک پێش هەڵبژاردن بلۆک بەندیەکان دێنە پێشەوە لە ئێستادا تەحرروکێکی سیاسی گەورە بەڕێوەیە لە عێراقدا کە دەیانەوێت بۆ حکوومەتی ئایندە وەسە سەرەتای مانجی حوتی ساڵی 2024 منم قسەی لەگەڵ زۆر هەفتاکەم بۆ حکوومەتی ئایندە دەیانەوێت مۆزوعی تەوافق لە حکوومەتی تەوافقی نهێڵن دەیانەوێت حکوومەتی زۆرینە دروست بکەن پارتی دەیەوێت لەم حکوومەتی زۆرینەیەدا وجودی هەبێ و هەتا بتوانێت هێزەکانی تری هەرێمی کوردستان بە یەکێتیشەوە ئیقساکە نایەوێت کەسی تیابێ بێزگە لە خۆی بۆ ئێستا لە ئێستادا لەگەڵ سەدر لەسەر خەتە لەگەڵ مالیشیا عیلاقی خراپ نییە دەمێکە لە پێیوەست بە مەسەلەی هەژماری من و ئەوانە وەرەقەی سپیان بۆ سوودانی واژۆ کردووە کە ئێمە تێی دەکەین و ئەوانە پەیوەندی بەمەشەوە هەیە خاڵێکی تر کە ئەمێ سەرنجی جەنابەت و سەرنجی بینەرانیشی بۆ ڕابشێشم ئەوەیە کە لە ئێستای عێراقدا خەریکە سەردەمی زەعامات یاخود سەردەمی سیاسەکانی ریزی یەکەم بە تەواوەتی بەسەر دەچێت سیاسەکانی ریزی یەکەم لە شێوەی مالیکی لە شێوەی عامری لە شێوەی مەسعود بارزانی طبعا مام جەلال وانە لە ژیانە نەماون خالیان خۆش بێ ئەمانە خەریکە سەردەمیان بەسەر دەچێت چۆن طبعا سەدر ناتوانانی پێ بڵی سیاسەکانی ڕاستە زۆر کاریگەرە بەڵام سەدر لە 2005 تا ئێستا هەمیشە قاچێکی لەناو حکوومەت و قاچێکی لەسەر جادە بووە نیان قاچێکی لە دەروی حکوومەت بووە قاچێکی لەناو سوڵتە و قاچێکی لە دەروی سوڵتە بوو بۆیشە پێگەی خۆی پاراسەوە بەڵام ئەمانی کە من باسییانەکەم هەمیشە لەناو هەموو حکوومەتەیەک لە دوایەکەکانی عێراق بوون هەمیشە لەناو سوڵتەیە بوون هەمیشە بە قووەتەوە لەناو سوڵتەیە بوون پیاوێکی وەکو مالیکی پیاوێکی وەکو مەسعود بارزانی پیاوێکی وەکو عامری ئەوانە بەڵام تۆ دیقەت بە پێگەیان زۆر لاواز بووە مەسەلەن پیاوێکی وەکو مالیکی چێ تەسەووری دەکرد سودانی کە وەکو کوڕی مدەللی خۆی وابوو لە قایم قامیەت و محافظەوە تا کردوێتی بە پەرلەمانتار تا کردوێتی بە وەزیر خۆی هێناوێتی خۆی دەستی بە باڵایەوە گرتەوە باوا بڵێن ئێستا لێ یاخی بووە و ئێستا لێ هەڵگەڕاوەتەوە دیقەت بە مەسەلەن پیاوێکی وەکو قەیس خەزعەلی لە مەوزوعی هادی عامری و ئەو جەماعەتەیە یعنی کۆمەڵێک تۆ دیقەت لەناو حەشد و ئەوانەیە کۆمەڵێک سەرکردەی ئەبیستی پێشتر هەر ناود نەبیستون بوون بە ڕەقەم حتا لە ناوخۆی هەرێمی کوردستاندا تۆ دیقەت بدە ئەو یاخیبوونی کە تۆ لەسەر سوڵتەی ناولێنەی لەسەر دابشکردنی کێکی ناولێنەی لەسەر دابشکردنی چی ناولێنەی ناوی لێ بنێ بەڵام ئەوەی کە ئێستا بافڵتار تاڵەبانی بەرامبەر بە مەسعود بارزانیەکە دیسانەوە پێم وایە مەسعود بارزانی خۆی هەستی بۆ کردووە کە چیتر ئەو مەسعود بارزانیە نییە کە لە ساڵی 2010 بۆ نمونە کاتێک هەموو پرۆسەی سیاسی لە عێراقدا کۆتایی پێدەهات دەهاتن لە هەولێر
کێشەکانیان چارەسەر کردو لە هەولێر بۆ نمونە حکوومەت دروست دەکرا یعنی چیتر هەستەکە ئەم ڕۆڵی نەماوە بۆی پێویستی بۆ هەیە بڕاتەوە ناو ڕۆڵ بۆی بڕاتەوە ناو ژێر ڕۆشنایی بێ بچێتە بەغا تۆ دیقەت بدە ئێستا مەسەلەن پێشتر ئێوە ڕخنەتان دەگرت کە دوورن لە بەغدا ئێستا کە بەرەو بەغدا بڕۆن کە دوای تاریگەریە بێ لەسەر پەیوەندی نێوان هەرێم و بەغداش باش نییە ینی بۆ خراپە من هیچ کاتێک دووریم پێ باش نیە و نزیکیم پێ باشە بەڵام ئەم پیاوە تا سەرۆکی حیزب نەبوو تا سیفەتی ڕسمی هەبوو تا سەرۆکی هەرێم بوو هیچ کێشەیەک نەما لەگەڵ عێراقا دروستینەکە هیچ شەڕێکی ئایدۆلۆژی و تایفی و فکری نەما لەگەڵ مالیکی و لەگەڵ ئەوکەی سا دۆستی زۆر نزیکیانە لەگەڵ ئەبوو ئالا ئەلوەلایی کە ئەمڕۆ دەستی لەناو دەستیا بووە لەگەڵ ئەمانە دروستینەکە هەتا پۆستی ڕسمی هەبوو ئەم پیاوە بە بەردەوامی خەریکی تەلاقدانی عێراق و خەریکی ئەوە بوو کە بە تعبیری گوت هەرگیز ناگەڕێنەوە بۆ شراکەتی ڕاستەقین حەزەکەی هەموو دروشمەکانی سەرسپاکی هەیە جۆرێک لە پابند ئەمێ بەس یەک فکرە تەواوکەم ئەمێ بەس یەک فکرە تەواوکەم و بێمەوە سەرەوە پرسیاری جەنابەت تۆ دیقەت بدە ئەو خۆی بە بێجگەلەوەی کە من ئەڵە سەرۆکی حیزبەوە بێجگەلەوەی خۆی وەکو مەرجع بینێ پێی وایە بەشێکیش وەکو خۆی مەرجعی بەشێک لە سونەشە بینێوانە ئێستا سونەکان کێشەی چارەسەری کێشەی چارەسەرکردنی سەرۆکاتی پەرلەمانیان هەیە کەس هاتووە بۆ بڵێوەرە ئەو کێشەیان بۆ چارەسەر بکە ینی کەس هاتوون بڵێن وەرە ئەو کێشەی لای تۆ چارەسەرکرێ یعنی ئەوان تێگەیشتون ئەم ڕۆڵە لای ئەوان نەماوە یعنی ئێستا مەسەڵەن پیاوێکی وەکو مالیکی هاوارەکاڵێ بێ ئەبێ هەڵبژاردننی پێشوەختە بکرێ زۆر تەیید ناکرێ خەڵکی وەکو عەبادی وانە جوابی ئەدەنەوە مەسەڵەن ئایا عامری ئێستا عامری سەردەمی بەدر و سەردەمی شەڕی داعش و ئەمانەیە ئەم ڕۆڵەی ماوە مەبەستم ئەوەیە خەریکە سیاسیەکانی ریزی یەکەم بە تەواوەتی ئەچنە دواوە لەبەرەوە مەسعود بارزانی لە بەڕاستی تێگەیشتووە ئەزانی کاک حەشیم من پرسیاری کە کردە سەبارەت بە مەسەلەی ئەوەی دوور و نزیک هەمیشە نزیشی باشە بەڵام نابێت زاکیرەمان ئەوەندە زەعیف بێ ئەم پیاوە ئەو کاتێک کە سەرۆکی هەرێم بۆ لە 2005 تا 2017 تا دوای ئەوەی کە لابرا دوای مەوزوعی ڕێفراندۆمەکە ئەوە پیان و دیتر کاتی وایە لا بچیت لەبری ئەوەی هەرێمی کوردستان بکا بە بەشێک یان عێراق بکا بە بەشێک لە دەرفەت بۆ ئەوەی کە هەرێمی کوردستانی لە هەموو ڕێکەوە پێ بباتە پێشەوە بەبەردەوامی عێراقی خەریک بە تعبیری خۆی خەریکی تاڵاقدانی عێراق بوو خەریکی ڕێفراندۆم بوو خەریکی ئەوە بوو بەبەردەوامی بە ڕێگەی تورکیاوە بوو خەریکی ئەوە بوو لەگەڵ مەسەلەی نەوت لە ڕێی تورکیاوە هیم کاوانە ئەزانی هۆکارێکی تری ئەوەی کە ئێستا بارزانیە چێتە بەقا تێگا کە نەوتی بەدەستەوە نەماوە موچەی بەدەستەوە نەماوە خواخوایانە مەوزوعی هەژماری منیان بۆ جێگیر بکەن کە تەنها بریتیلەوەی کە پارەکە لێ بنێرنە بانقێکەوە ئەوان تەنها بڵێن ئەوە پارەکە بڕۆن خەڵک وەریگرێ تەنها ئەویان بەدەستەوە ماوە هەستەکە ئیتر هیچ تەنانەت تا ڕۆژێک پێش سەفەرەکەی خەریب و گۆڵێکی لێ بکەن کە ئەمڕۆ بڕیاری ئەنجومەنی وەزیران ڕاگیراوە لە مووسڵ حیزبەکەی مەسعود بارزانی بەنیازی 10 بۆ 12 کورسی بۆ 4 کورسی هێنا لە هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکان بەبەستم ئەوەیە بە کوردی و بە کورتی باشە مڕعاتێکی ژنی کاکوژەر ئێستا لە مەسەلەی مڕعاتی زۆرە باشە لە هەڵبژاردنەکان ئەو کورسی کۆتاکان خۆ بەشێکی لە سەرداوەکاری ئەوان بگەڕێنراوە کۆمیسیۆن هەندێک ڕێکارێک لە سەرداوەکاری ئەوان هەڵبژاردن دواخرە لە سەرداوەکاری ئەوان ڕاست ئەوەی ئەنجومەنی پارێزگەینینەوە دواخرە گوێگرتنێکەیە بەڵێ ڕاست مڕعات دەکرێت بۆچی مڕعات دەکرێت لەبەرەوەی من هزار جاریتر وتومە خەڵکی وەکو سوودانی خەڵکی وەکو مالیکی هێزەکانی عێراق بەشی ئەو سونەوە ئەم طبقە سیاسیە فاسدەی کە ئێستا لە عێراق دەوامەکە و لە ئێستا لە عێراقدا حکمڕانی دەکا مەسعود بارزانی و پارتی بەلاوە مهمترە لە خەڵکی کوردستان بەگشتی تا ڕادەیەکی زۆر بۆچی چکە پێی وایە ئەمە لە پەرلەمانە وجودی دەبێت پێی وایە جارێکی تر دێتەوە پەرلەمان پیاوێکی وەکو سوودانی پێی وایە گەر مەسعود بارزانی ڤیتۆی بکە ڕەنگە چانسی دووەمی نەبێ بۆیە مجاملەیەکەن بێگومان ینی بەڵام ئەوە نییە بەڵام ئەمەمانەی ئەوە نیە لەسەر ئەرزی واقع زۆر زەعیف نەبوو بێ تۆ واز لەوە بێنە ئەو هەنەی کە ئەمڕۆ لە شاشەکانەوە جەم دیقەتی شتێک بدە ئەمڕۆ متابعی سەردانەکەی مەکرد ینی بەشێکی لە کەناڵەکانی خۆیانەوە دیقەتی شتێکمدا زۆر هەموو ئەوانەی کە سەردەمی ڕێفراندۆم چەپڵیان بۆ لێدا و دەیانگو دەستت خۆش بێ و کاتی تەلاقدانی عێراق و فعلەن ئیشێکی باش دەکەیت و عێراق کۆتایی هاتوو ئەبێ عێراق کۆتایی پێبێنین ئەمڕۆ هەر ئەوانە لە کەناڵەکانی خوان دەیانگوت باشترین ئیش ئەوەیە کە ڕۆیشتە بۆ بەغدا و بەغدا زۆر زەرو پێویستی بە ئینەیەوە هەر پرۆسەیەکی زۆر باشە و دەستخۆشی لێکەین و عمقی استراتیژی ئێمە بەغدایە و یعنی ئێمە لە بەردەم دۆخێک داین ئەگەر ئەمە ڕۆڵ نەبێ ئێستا پێشوازێکی گەرم هەبوو ینی لەیان سەر چوارچێوی هەمانگی سەرکردەکانی لایەنە شیعەکان ڕۆڵ نییە ینی ئەزانی ئەم شتە هینانە کاگ حەشیم تۆ
من هیوادارم جناب دووکو میدیاکار و خەڵکیش ینی بەم شەڕۆتینی و بەم پشتە شکڵیانە هەڵ نەخەڵەتێن تۆ دیقەت بدە لە 2004 و 2005 هەمیشە کە ئەڕۆن باوەشیان پیاکەن هەمیشە کە ئەڕۆن باشترین داوەتیانەکەن هەمیشە کە ئەڕۆن لە مەقار فەرشی سووریان بۆ ڕاخن هەمیشە کە ئەڕۆن احتیمامیان پێدەن بەڵام نەتیجە شەرتە نەتیجە لە نەتیجەیە لە 2005 تا 2024 کە من و تۆ قسەی تیا ئەکەین هێز عێراقیەکان و هێزەکانی تر لە عێراق گەیشتونەتە کوێ عێراق گەیشتۆتە کوێ هەرێمی کوردستان گەیشتۆتە کوێ کام لا بەهێزتر بوون بۆ پێشتر چێ بەهێزتر بوو لە ڕووی دیموکراسیەوە لە ڕووی ئیداریەوە لە ڕووی هەموو شتێکەوە هەرێمی کوردستان بەهێزتر بوویان بەغدا ئێستا پێچەوانە بۆتەوە ئێستا لە زۆربەی ڕووەکانەوە لە ڕووی اقتصادی و لە ڕووی ئەوانەوە بە تەواوەتی هەرێمی کوردستانیان خستووە یعنی تۆواز لەوە بێنە بە ڕووکار پیانەوە پێکەن و باوەشیان پێ بەڵام لە ئەرزی واقعە هەرێمەکان لاواز کردووە دۆخەکە گەیشتۆتە ڕادەیە کە خەریکە بە تەواوەتی لە دەست دەردەچێت لەبەرەوە من بۆ خۆم پێم وایە ئەم شەشکڵیانە هەر خەڵکی سادە باوەڕی پێکەن باسی کۆمەڵە گامانجت کرد لەوانە بڵین حکوومەتی داهاتووی عێراق ئێستا دیارە نەخشەکەی چۆن ڕۆڵی لایەنەکان چۆن دەبێ وەکێ ئێستا بڵین سەرقاڵیەوەیە ئایا سەدر دەگەڕێتەوە مالیکیا و پەیمانی دەکە بڵین بارزانانی و پەیمانیان لەگەڵ دەکات چۆنە هیچ پەیوەندێکی بەوەیە کە ساڵێکی ماوە تقریبا ساڵێکی ماوە هەڵبژە ئەگەر پێش وەختە نەکرێت خۆی عادەتەن ساڵێک پێشتر وەکوتم ئەو بلۆک بەندیانە دەست پێ دەکات ئەم تەفاهوماتانە دەست پێ دەکات ئەم لێک تێگەیشتانە دەست پێ دەکات یعنی پێش هەڵبژاردن مثلا یاسای هەڵبژاردن مەسەلەی کۆمیسیۆن مەسەلەی ئەوەی کە بۆ مثلا بۆ نمونە تحالفی ثلاثی ینی هاوپەیمانەتی سێقۆڵی بینی بارزانی و سەدر و حەلبوسی پێش هەڵبژاردن دەستی پێ کرد یعنی پەرلەمانیان بەیەکەوە حەل کرد یاسای موازنەیان بەیەکەوە تێپەڕاند بڕیاری محکەمەی اتحادیە یعنی یاسای محکەمەی اتحادیان بەیەکەوە تێپەڕاند عادەتەن ساڵێک پێشتر دەکرێت بەشێک لە ئامانجی سەردانەکەی مەسعود بارزانی بۆش لە بینی قەوسێک ئاڵام حیزبیە پەیوەندی بەو بلۆک بەندیانەوە هەیە بەڵام ئەی ڕاستیەکە ئایا لە ئێستاوە ئەگەینە چی من ئەمە یەکشت بڵم لە ڕێی بەرنامەکەی تۆ بارودۆخی ئێستای ناوچەکە بەگشتی و هەرێمی کوردستان بە تایبەتی ئێجگار ئالۆزە لە ڕووی ئەمنیەوە دیارەبی خوا هەرێمی کوردستان خەڵکەی بپارێزێ ئەگەر بارودۆخەکە لە ڕووی ئەمنیەوە بە تەواوەتی تێک بچێ و ئەم دوو حیزبە سیاسیە بەم نابەرپرسیارەتیەوە مامەڵە بکەن هەرە بێ ئەوە بڵم کە بخوا هەرێمی کوردستان پارێزە چونکە لەو دوو حیزبە نابەرپرسیارتر نییە نەخوا نەخواستە ئەگەر ئالۆزیی ئەمنی ئەگەر کارەساتێکی ئەمنی ئەگەر دۆخێک دروست ببێ ئەمانە دڵنیا بە کەس نایان بینێتەوە سواری تایبەتەکانی خوانە بن و ڕاکەن و وڵاتە بەجێ هێڵن و هەر ئۆپراسیۆنەکەی تورکیانە ئەگەر تورکیا بەم شێوازەتەوە غول بکە ئێران ئەوە بە دیارەوە دانانیشێ بێجگەلەوە مەسەلەی ڕادەی دژایەتیکردنی ئەم دوو حیزبە لە مستەوای تەنانەتی ئیقلیمیشا گەیشتۆتە ئاسێکی مەترسیدار یعنی تەبەن ئەمانە لە ئەساسە لەسەر کێک و پارە و شیرینی و کورسی ناکۆکن ناکۆچی تریان نیە ناکۆچی فکریان نییە حەزەکەم بزانی بەڵام یعنی وای لێ هاتووە مەسەلەن پارتی هەموو دڵخۆشی ئەوەیە یان ئیداری ئەو لە هەموو دڵخۆشی ئەوەیە کە تورکیا مەتاری سلێمانی داخستووە و دڵی خۆشە بۆی کە تهدیدی مەتاری سلێمانی و ئەمنی سلێمانی و ئەمنیە مەنتیقەیەکە وای لێ هاتووە مەسەلەی تەجەسوس و جاسوسیکردن بەسەر هاوڵاتی و هاونیشتیمانی کوردەوە گەیشتۆتە ڕادەیە کە هیچ جۆرە ئەخلاقیاتێکی نەتەوەیی ئینسانی ئاینی تێدا نەماوە لە بینی یەکتریدا یعنی دۆخی نابەرپرسیارەتی ئەم دوو حیزبە لە هەموو ڕوویەکەوە گەیشتۆتە ڕادەیە کە یعنی بەڕاستی ئێستا بێیان ئایندە من بۆ مێژوو ئەوە ئەڵێم لە ئێستا بێیان ئایندە کۆمەڵگەی کوردی بەگشتی باجی ئەو لێ قبولکردنە دەدا کە لە پارتی وێشێتی ساڵانێکی زۆرە قبول دەکا ساڵانێکی زۆرە یعنی تەنانەت لەو لەحزەیەدا کە دەگوترێت بۆ نمونە هێزیشی وەکو بزوتنەوەی گۆڕان بە قووەتەوە هات بزوتنەوەی گۆڕان 25 کورسی هەبوو لە کوی 111 کورسی زۆرینە هێشتا هەر لای پارتی وێچێتی بوو بەشێکی تەزویرە بەشێکی زۆری تەیدیە و خەڵکەیە وەکو بەختیار عەلیەڵێ یعنی من لە کۆمەڵگەیەکە ترسم کە سبێنی هەڵبژاردن بکرێ بە سەدان بە هەزاران چوزان بە ملیۆنان کەس دەنگەدەنەوە بە یەکێتی و پارتی ئەو دوو هێزی ئەجگار نابەرپرسیارترن لەوەی کە خەڵک هێشتا بە دیاریانەوە دابنیشێ تەنانەت بە ئەندام و لایەنگرانی خۆشیانە ئیم تۆ دیقەتی شتێک بدە ئەو نابەرپرسیارەتیە یعنی لە بینی قەوسێکدا زۆر بە قەناعەتەوە دەیڵێم ئەو بێشەرمیە سیاسی کە لەم دوو هێزەیە و لە هێزە هاوپەیمانەکانی تریشیانە هەیە ئەوانشی کە بە تەنیشتیانەوەن هەموو سنوورێکی تێپەڕاندووە کاک حەشیم نمونەیەکت بۆ باسەکەم عرب الله مثال تضرب ولا تقاس یەک نمونەت بۆ باسەکەم ساڵێک و حوت نزیکەی 2 ساڵە بڕیاریشی محکەمەی اتحادی هەیە بۆ مەسەلەی هاوتاکردنی موچەی خانەنشینی باش
هەرگوێ خۆیان لێ خنکە لێ ئاخنی هیچ نەچوون بەلایدا تا ئەو کاتی کە پیان وا بوو موچە خۆیان بەشیشی لە داهاتینەوە خۆ بەشیشی داهاتی نەوتە درێوانە هەر بەلایدا نەچوون هەر باسییان نەکرد هەر خۆیان نەکرد بەخاوێن بەڵکو ئەو کاتە بڕیارەکانی دادگای فدراڵین بە بڕیاری دادگای سەورە و ئەوانە دەچوانتوانە ئێستا زانن موچە چۆتەوە سەر بەغدا تا ڕادەیە ینی لە ڕووی تەمویلەوە هاتوون وەکو دەستکەوت باسی دەکەن پاش ساڵێک و حەوت مانگ هەشت مانگ کە هەموو مانجێک لانی کەم 300,000 لە جیرفانی هەموو خانەنشینێک دزیوە دزیویانە بەمانای کەلیمە باشە ئێستا هاتون وەکو دەستکەوت باسی دەکەن حکوومەتی هەرێمی کوردستان بڕیاریدا کە یاسای خانەنشینی موحەد جێبەجێ بکرێت با بەمە دادگای فدراڵی ساڵێک و حەوت مانگ نزیکەی 2 ساڵەمەوە پێش بڕیاریدا هاتون وەکو دەستکەوت باسی دەکەن باشە حکوومەتێک دەسەڵاتێک کە هیچ جۆرە شەرعیەتیشی نەماوە بەم شێوازە مامەڵە لەگەڵ خەڵکەکەی بکە بەم جۆرە مامەڵە لەگەڵ زاکیری مجتەمەعەکەی بکە ساڵێک و حەوت مانگ هەشت مانگ لەمەوە پێش بڕیارێکی دادگای فدراڵی دەرچووە لە بریەوەی جێبەجێ بکەن لە بریەوەی لانی کەم ئوسوڵی ئەویان هەبێ بڵێن داوای لێبوردنەکەین ئێمە نەمانتوانی ئەو کاتە لەبەر هەر ئامانجێک لەبەر هەر پاساوێکی ناشیاویش ڕیز بکەن هاتون حکوومەت بە خەڵکی ئەفرۆشنەوە ئێرە دۆخێکی لەو شێوەیەدا لە بەردەم کۆمەڵگەیەکی لەو شێوەیە و دەسەڵاتێکی لەو شێوەیەدا قەدرە وەکو چاکە بە خانەنشینیان دەفرۆشترێت ئەمڕۆ سەیری میدیاکانی دەسەڵات کۆکو دەستکەوت باسیەکەن ینی وەکو دەستکەوت باسیەکەن لە کاتی کامە شەرمێکی هێزگار گەورەیە یعنی مە شکستێکی هەرە گەورەی ئەم کابینەیە زانانی ئەم کابینەیە شکستی زۆر نەمەیەکە لە شکست و فەزیحەکانی ئێمەسان لە سەردەمی ئەم کابینێدا پەرلەمان بەداخرت خستنراوە هەڵبژاردن لە داردرا هەڵبژاردن بوو بە مەهزەلە 5 جار موعیدی هەڵبژاردن دانراوە ئامانجەکە ڕوونا ینی کورد دەڵێ گەر بە خشە نەزانی گامێشە و بە مشە نەزانی گامێشە بە چیە زانی گامێشە کاکە گیان مەسعود بارزانی نایەوێ هەڵبژاردن بکرێ بۆی کوڕەکەی لەسەر حکوومەت بمێنێتەوە لە حکوومەت بمێنێتەوە بەڵێ یەکێتیش حەزیرێتی چکۆیشێتیش حاکمیە منطقەیە هیچ مشکلێنی هەڵبژاردن نەکرێ باش هەڵبژاردن نەکرێ خۆ لە منطقەیەکی هیچ بەدی دەکرێت لەو سەدانی بەڵێ هیچ قسە لەسەر هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان دەکرێت ئەزانی ئەوانە بە یەک مەبەستیان هەیە من نازانم باسەکریان ناچکە بە حساب مبارەکەی ئەویان کردووە کە لە وادە نوێی کە دیاریان کردووە بکرێ بەڵام ئەوە زانم کە ئەیانەوێ عیلاقیان لەگەڵ عێراق لەم قۆناغەیە باش بێ و کۆمەڵێک وعد و وعود بدەن لە پەیوەست بە مەسلەی هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی عێراق بۆ ئەوەی لە ئێستاوە لە هەرێمی کوردستان هەرچیشیان کردوکە خۆی بڕاتە پێشەوە هەرچیشیان کرد بڕاتە پێشەوە چکە عادەتەن دیقەت بدە هێز عێراقیەکان بەغدایان بۆ مهمە لە ئەخوایەکەتی هەولێر وێرانە بوو بالمناسبە هێز عێراقیەکان حەز ناکەن هەڵبژاردن بکرێ لە کوردستان بەڵێ حەز دەکەن تەجروبەی هەرێمی کوردستان وێران ببێت سبێنێ بڕۆن بڵن هەرێمی کوردستان تا هەڵبژاردن هەرتیان نەکرد دیموکراسیەتی بەرژەوەندیەوە نەگەزیات بەڵێ ئەزانی بۆ چکە لە ڕابردوودا ئەوەندە و تویانە لە میدیاکانەوە تویانە تەجروبەی ئێمە تەجروبەیەکی جوانە و تەجروبەی ئێوە تەجروبەیەکی ناشرینە و ئێستاوەی لێ هاتووە یعنی ئەوانی شەڵەن دەیەوە تاوە چەند ساڵ هەڵبژاردن 2 ساڵ بەسەر هەڵبژاردن ڕۆژ هەڵبژاردن تام بۆ ناکرێ یعنی کەس پێیوانە بێ هێز عێراقیەکان زۆر هێزی دیموکراسی هێز عێراقیەکان هێزی دیموکراسی نین یعنی من دەمێکەوە متوە لە 2014 تا ئێستا ئەمە دووبارە ئەەکەمەوە عێراق تحالفی فاسدین ئەی بابڕێوە فاسیدەکانی شیعە فاسیدەکانی کورد فاسیدەکانی سونە عێراق بن بڕێوە ئەم فاسیدانە هەمیشە باوەشیان کردو بەیەکە یعنی لەو لەحزەیە کە هەمیشە بەحساب ناکۆشیان هەبووە مثلا پێش هەڵبژاردن شەڕێکی تائیفی و مەذهبی و قەومیان دروست کردو دوای هەڵبژاردن باوەشیان کردوەوە بەیەکە بڕۆ سەیری پێش هەموو هەڵبژاردنەکان کە دوای هەموو هەڵبژاردنەکانیان کردو فترەیەک گرتبوویان بە جعفەریەوە جعفەریش گرتبووی بوانەوە فترەیەک مالیشی بوو دوای عبادی بوو دوای چوزانم هەر سەردەمەوە ئیگرن بەیەکەوە لەبەرەوە ئەم معادلەیە ئەبێ ڕوون بێت هێزە عێراقیەکان هێزی دیموکراسی نین تا خەڵک لێرە پێی وابێ وڵا ئەوان چاوەڕێن مەسەرن پیاوێکی وەکو محەممەد شیع سوودانی زۆر بە خەمی خەڵکی کوردستان شتیوان نیە ئەو هێزانشی دەیانەوێت ئەم وهمە دروستکەن بە تایبەتی لە معارەزەیە یان خەڵکی ناڕازی بەڕاستی نایپێکن یعنی بەڕاستی نایپێکن چونکە ئێستا مەسەرن هەر محەممەد شیع سوودانی مقابلێکی جوازی لە زۆر خەڵ دەکات لە ئۆپۆزیسیۆن خۆش بۆ هەمووان دەکات هەموویانی کردو بەسێ لە باخەڵ نایەنی مقابلەیەکی کرد لە عەرەبی حەدەث پێش بڕیارەکەی محکەمەی ئیتیحادی بە ئاشکرا تێیدی مەسلەی ئەوەی هەژماری من و مەسلەی چۆنێتی دابەشکردنی موچە لەلایەن هەرێمی کوردستانەوە دەکات بە واضحی ئیتر تۆ کابرا کە بە واضحی لە کەناڵێکی وەکو العەرەبیەوە قسەکات چ پێویستە کاتۆ بڕۆی پاسایی بۆ دابتاشی بڵێ وڵات دژە یعنی باشە بەس لەسەر ئەو سەردانە پێدوایەکی لێ سەوزدە بێ باسی ئامانجەکانت کرد پێویست بێ بە موچە دوای لەسەر نووسراوێکی دادگای فیدراڵیش قسە دەکەین پێویست بێ بە موچە بەنەوت هیچ دەگۆڕێت لەسەر مەسلەی نەوت و لەسەر مەسلەی موچە و لەسەر هەموو ئەو وردەکاریانە عێراق لەسەر سک ڕایەنە کێشێ لەسەر سک ڕایەنە کێشێ و تۆ دیقەت بدە لە چ قۆناغێکەوە هێناولی بۆ چ قۆناغێک من هەموو جارێ وتومە ئەو پەلەی لە ئێمە لە عێراق نییە هێز عێراقیەکان لە کاتێکە متحالفن لەگەڵیانە
لە کاتێککە ئاوا باوەشیان پێدا کردوون بەڵام ئەشزانین کە پێویستە ڕۆژ بە ڕۆژ لاوااستریان بکەن و ئەمە لەمەدا ئێران هاوکارە لەمەدا تورکیا هاوکارە و ئیلە ئاخیریهی مثلەن بۆ نمونە لە پێوەست بە مەسەلەی گرێبەستەکانی نەوت تا ئێستا تەنازولێکیان نەکردووە لەسەرەوەی کە کری دەرهێنانی نەوت بەو نسبەتە بدەن کە هەرێمی کوردستان دەیەوێت عێراق زەرەرەکە بەڵام بەلایەوە ئاسایە زەرەر بکە بەڵام مۆزوعی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ نەکات و هەرچەند ئەگەر فرۆشتنی نەوتی هەرێمی کوردستان دەست پێ بکات و مەطلبێکی عێراقیە یعنی ئەمە بێ بزانی بەڵام پەچی نەکەوتووە لەسەری پەچی نەکەوتووە لەسەری لە بەرامبەرە ئەوەش زانێت کە ئەمە نەوت بە قاچاغا فرۆشن و وەکوتم دەرفەتیان نەداتێ وەکو چۆن پێشتر بە بۆڕی دەرفەتی داون ئێستا دەرفەتیان نەداتێت تا قۆناغێک دێ خوان ناتوانن ئیداری ئەم هینانە بدەن سا تۆ دیقەت بدە هەندێک شوێنی وەکو تەقتەق و ئەمانە هەر کۆتاییان پێ هاتووە ینی بەشیشیان هەر داخسۆ بیرەکانیان داخسۆ بە یەکجاری قەزی من ئەوەیە کە ئەم سەردانە نەتیجەکەی نەتیجەیەشی ڕەنگە حیزبی بێ زیاتر بۆ مەسرور بارزانی باش بێ بۆ حیزبەکەی مەسعود بارزانی باش بێ بۆ پارتی باش بێ بەڵام دەکرێتەوە جارێکتر بڵێن سەرۆکی حکوومەت مسۆگەر بێ بۆ مەسرور بارزان بەڵێ یەکێک لە ئامانجە هەر سەرچیەکانی یەکێک لە ئامانجە هەرسەربەڵێنەکە لە کوردستانە خەڵک بپرسێت پەیوەندی بە بەغداوە بەڵێ ئامانجی بەڵێ پەیوەندی پێوە هەیە بەڵێ پەیوەندی بە بەغداوە پەیوەندی بە تەنانەت بە کۆمەلگەی نێودەوڵەتیشەوە هەیە کۆمەلگەی نێودەوڵەتی بە مەسعود بارزانیان و لە سەرۆکاتی هەرێم لا بچۆگەنە لا ناچوو ترکاتیەوە هاتووە بڕۆیت بۆ ئێستا هیچ هێڵێکی سوور هەیە لەسەر مەسرور بارزان مەرجنی هێڵی سوور هەبێ بەڵام حاوەلاتی تێبینی گەورە هەیە نەک لە ناو هێزەکانی ترە بەشێک لە ناو تەنانەت لە ناو پارتیشە ینی حزوری نێچیروان بارزانی بۆی کە بەلاستیکێکەوە دانیشتووە بە دوایەوە هەر بەس هەڵەکانی ئەسڕێتەوە لە پەیوەست بە مەسەلەی ئێران لە پەیوەست بە مەسەلەی عێراق ئاخیر هەڵەکە بۆی سڕینەوە لێدوانێکیدا مەوزوعی ئەوەیە کە هێشتا گلای نەبووتەوە کە یەشێتی وەکو حزب تێوەگلاوە لە مۆزوعی سووتاندنەوەوانە یعنی لە حزوری نێچیروان بارزانیە ترسن هەرچەندە ئەمە قەزێکی ناوخۆی خۆیانە یعنی بەڵام لە حزوری ئەوە ترسنەوە بێجگە لەوەش ئەوە ئەوێت تاکو لە ژیانە پێگەی کوڕەکەی بە تەواوەتی جێگیر بکات یعنی بۆ حەقیقەتێکی وازەحە یعنی وەکو یەکێتی ڕۆڵێکی لەگەڵ بەغدا لە پرسی موچە بێ هەژماری من بێت هیچ ڕۆڵێکی هەیە یەشێتی وەکو شخص ڕۆڵی هەیە وەکو مؤسسە وەکو حزب نایانی ڕۆڵی بافڵ تاڵبانی علاقاتی لەگەڵ بەشێک لە سەرکردەکانی شیعە خراپ نییە تا ئێستا بەڵام ڕۆڵی ئەوانەی تر بەڕاستی یعنی لە ناو حکوومەتا مەسەلەن هیچ وەزیرێکی بە هەموو وەزیرەکانی یەشێتی من پێم وایە بەقەدەر بەنگێنڕێکانی کاریگەریان لەسەر سوودانی نییە مەسەلەن وەکو کاریگەری ینی ئەو حزوریان نییە بەڕاستی ینی لەگەڵ ڕێزمە بۆیان مەزەویکەتی هەر بۆ مەسەلەن ڕۆڵی قوبات تاڵبانی لەناو حکوومەتی هەرێما چییە لەم زۆنە ناڵم ینی بەس ینی لەناو حکوومەتا ڕۆڵی چییە ینی ڕۆڵی چییە بۆچی جادەوبانەکانی ژێرەسەڵاتی پارتی زۆر باشن ینی لانی کەم بەشێکیانەوانی دەرەوەی شار ناڵم ناو شارەکان چکە ناو شارەکانەوانی شێشیان هەیە بەس بۆچی 36 کیلۆمەتری 100 مەترەکەی سلێمانی و 3-4 ساڵ بۆیان تاو نابێ ینی نازانم بۆچی جادە و ڕێگا سەرچەکانی بینی بۆ نمونە دوکان هیزۆب بینی کەلار دەربەندی خان یعنی ئەوانە بۆچی تەواو نابێ ئەزانی ڕۆڵی ئەوان لە حکوومەتە ڕۆڵێکی هێزگار لاوەز ینی مەسەلەن زین چیەکەن دێم پردێکی پسکۆلی وەکو دەربەند ئەیکەن بە قەزێکی گەورە على ئەساس پرۆژە لە مەنتیقەکەنەوە بەڵام لەو سەرۆ پرۆژێکی هێزگار گەورەتر لەو سەرەوەکەن ینی بەڕاستی عەدالەتی جوگرافی نییە لە دابەشکردنی پرۆژەکانە ئەتۆ دیقەت بدە ینی وەزیری دارایی بەحساب لەم زۆنەیە وەزیری ئاوادانکردنەوە لەم زۆنەیە جێگری سەرۆکی حکوومەت لەم زۆنەیە خێرە جادەوبانەکان بەم شێوەیە دیارەوەنە ڕۆڵیان لە حکوومەتە ڕۆڵی هێزگار لاوازەوە ینی حەزیان لەوەیە کە پیان بڵێنە پۆستەکانیان هەیە و لەسەر پرسی نووسراوەکەی دادگای فیدراڵی میدیاکانی پارتی بڵاویان کردەوە نووسراوێکی دادگای فیدراڵی هاتووە لەو ڕۆژانەدا سێ پرسی تێدا دەڵێ یەکەم بە پێی بڕیاری دادگای فیدراڵی بێ بە بانکی لە بانکی حکومی بێ و دواتە لە هەموو بانکانەی کە مەوڵەتی فەرمی بانکی ناوەندێ توانن لە بانکیکردن بەشدار بن سێش موچەخۆر ئازادە سەرپشکەلەوەی کام بانک هەڵدەبژێری ئایا ئێستا چی ڕووی داوە داواکاری پارتی قبول کراوە ژماری من قبول کراوە چۆنان پرسە کاک حەشیم مانجی سێ ینی 4 مانگ لەمەوبەر مقابلەیەکم کردووە لە کەناڵی NRT باشە ئەو کاتە باسم لەوە کردووە مەسرور بارزانی لەگەڵ سوودانی خەریکی تۆمارکردنی بانکەکانی ناو هەژماری منە لە بانکی مرکزی باش باسی ئەوم کردو ئەمە سەرەتای شەرعاندنی مەسەلەی هەژماری منە لە چوارچێوەی ئەو بڕیارەی کە دادگای فیدراڵی داویەتی سەبارەت بە مەسەلەی ئەو بانکانەی کە پێویست لە دەرەوەی هەرێم و بانکی
با بڵێن نیم بن سەر بە عێراق بن ینی بانکی عێراقی بن باسم کردووە کە ئەمە حیلەیەکی شەرعی ئەیانەوە بیگونجێنن بۆ ئەوەی جێگەی ئەوە بکەنەوە کە مادام ئەو بانقانە لە ئەم بانقانەی ناو چوارچێوەی ناو هەژماری من تۆمار کراون لە بانکی ناوەندی کەواتە ئەم بانکانش صفەتێکی عێراقیان هەیە صفەتێکی نیشتیمانیان هەیە کەواتە ئاسایی و بڕیارەکەی دادگای فدرالی جێبەجێ بوو ئەم نامەیە بزەبت ئەمە دەڵێ ئەم نامەیە بزەبت ئەمە دەڵێ طبعا من کە ئەو کاتە ڕوونکردنەوەمدا بەتەواوی کەم کە ئەو کاتە ڕوونکردنەوەمدا وەکە تەنانەت باسی TBIش هات وتم TBIش بەشداریکردنی TBIش لە چوارچێوەی ئەوەی کە پێوترێت هەژماری من هەر دیسان بۆ ئەوەیە کە گونجایشێک گونجاندنێک بکەن لەگەڵ بڕیارەکەی دادگای فدرالی خەڵک زۆر لێم نیگەران بوو بەشێک لە دۆستەکانم لە معارەزە یعنی هەتانانەت میدیاکانیان هێزەکانیان تەنانەت سەرکردەکانیان نیگەران بوون پێیان وا بوو من قسەیەکەکەم کە ئەمە لە بەرژەوەندی پارتی و لە بەرژەوەندی هەژماری منە من قەت ڕانەهاتووم هیچ شتێکی ناڕاست بڵێم ئەوەی کە هەیە وەکو خۆی دەیڵێم ئەم نامەیەی سەرۆکی دادگای فدرالی زۆر ڕوونە باس لەوە دەکا هەموو ئەو بانکانەی مادام تۆمارکراون لە بانکی مرکزی لە چوارچێوەی هەژماری مندا کەواتە بڕیارەکەی ئێمە دەیانگرێتەوە خەڵک ئازادە بڕوا لەناو ئەوەیە پرۆسی بە بانکیکردنی خۆی جێبەجێ بکات نقطە یعنی ئەزانی هیچ خوێندنەوەیەک هەماگرێت ئەوەی کە مەسرور بارزانی تێیدیەکە ئەوەی کە مەسرور بارزانی تێیدیەکە و دڵی پێی خۆشە ئەوەی کە مەسعود بارزانی و پارتی پێی خۆشە ئەمە قەبخەیە کە 4 مانجی ڕێکە بۆ یەشێلن ئەو برایی تۆ لە فەیسبوک وتومە لە NRT وتومە لەم بەرنامەی تۆ بگەڕێرەوە بۆ ئەرشیف وتومە ئامانجیان ئەوەیە بڵێن ئێمە هیچ شێشەیەکمان لەگەڵ بڕیارەکەی دادگای فدرالی نییە بەڵام ئەوەتانێ بانقەکانی خۆمان ئەو بانقانی کە بانقی شەخسین بانکی عائلین هەموویمان تەسجیل کردووە لە بانکی مرکزی و عیلاقەیەکی ئاواش توندیشان هەیە لەگەڵ علاقی محافظی بانکی مرکزیە لە ڕێگەی ئەوەوە ئەم پرۆسەیان بەجێگەیاند ئیتر کە کەسانێک بەهاریان هێناوەتە چۆکانەڵەن وەڵا شکستی خواردووە و کۆتایی هاتووە وازی لێبێنە وا نییە چونکە ئێستا خوێنەوەی جۆرا و جۆرەکەیان دەڵێن ئێستا موچەخۆر ئازادە بچێ لەو 66 بانکەی کە لە نووسراوەکەی بانکی بڵێن مرکزی بانکی ناوەندیاتوە داوای بکەن لە ڕەشید و ڕافیدەین بە بانکیکردنەکە بکرێن دەکیان دەڵێن هەژماری من هەڵوەشاوەتەوە با پرسیارەکە بۆ خەڵک بە دیوێشی ترا سادەی بکەمەوە زۆر من زۆر بەڕوونی ئەمە موت بەس بەداخەوە ینی لەبەروی من موەسسەیەکی ئەعلامیم لە بەردەستانیەتە هەموو ڕۆژێک ئەم قسانی خۆم و بەشێک لە بۆچوونەکانی خۆم بخەمەوە ڕوو ینی وەکو خەڵک دەنگم ناگاش وەلەبەروی هیچ حیزبێکیش منیە تێیدم بکا بڵێ وەڵا وەرە ئەمە بۆچوونەکانە ئەگەر ناوەختی خۆی یەک پرسیارم وروژاند وتم ئامانج لە مەسلەی هەژماری من لە بەرامبەرەکە لە تۆتینەکە چییە ئەوەی کە پێوترا تۆتینی نیشتیمانی لە مستەوایینە یەک شتە ئەم موچەیە باشە لەبی ئەوەی بێ بۆ هەولێر بیخاتە بانقەکانەوە بەغدا ڕاستوخۆ بیخاتە بانقەکانەوە ئێستا کامەیانە کاک حەشیم ئێستا بەغدا ڕاستوخۆی خاتە سەر حسابی فەرمانبەرانیان ئەینێرێ بۆ هەولێر و هەولێر وەزارەتی دارایی هەولێر دەڵێن تاوان نەبووە پرۆسەکە کاچی برا پارەدارکردنەکە ئەینێرن بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و من مەسئولم لەم قسەیە ئەینێرن بۆ حکوومەتی هەرێمی کوردستانی ماوە بەسەرچوو ناشەرعی ئەمەی ئێستا کاربڕێکرد هەرچێکی ناولێنەی و ئەوان جاریش کە تەمویلی ئەو بانقانە ئەکەنەوە ئەزانی ئەم ئێمە باخۆمان نەخڵەتێنین باش مەسلەی شەڕ لەسەر هاوتاکردنی موچە لەسەر مەسلەی یەخستنی موچە لەسەر مەسلەی دابینکردنی موچە لەسەر مەسلەی تەوتینکردنی موچە نەوەستاوە بۆ ئەوانەی کە دەیانەوێت لە پێناوی چاکەی گشتیدا دیفاع لە خەڵک بکەن یەک دنیا شەڕ ماوە بیکەن ئەتوانن مەوزوعی ئەو بەبانکیکردنە لە هەر شوەیەک بێ شەڕ لەسەر ئەو بکەن کە موچە دوانەکەوێ شەڕ لەسەر ئەو بکەن موچە هاوتا بکرێ شەڕ لەسەر ئەو بکەن سیستمی موچە لە سەرتاسەری هەرێمی کوردستانە سەرتاسەری عێراقا بێکەوە بێ شەڕ لەسەر ئەوە بکەن فەرمانگە فێدراڵیەکان لەو حاڵەتە لا بدرێن و ڕاستەوخۆ لە بەغداوە تەمویل بکرێن شەڕێکی زۆر ماوە ئیتر ئەم گرتنە بەوەی کە ئەمە ئەزانی ئەم گرتنە بەوەی کە وەڵا هەژماری من شکستی هێنا و کۆتایی هاتوو یعنی ئەمە بەڕاستی پێ حەز ناکەم شەڕ لەسەر زاکیری خەڵک بکەن شەڕ لەسەر یعنی کۆمەڵێک برادەر و دۆست کە هیوادارم لێم نەڕەنجێن یعنی بە خیتابێکی پۆپۆلیستی و بە خیتابێکی شعبەوی بڵێن نەخێر ئەم نامەیە باسی هەژماری منی نەکردو بکاکە گیان واضحە یعنی حەزەکەی یعنی یەک جملە لەو نامەیە زۆر گرنگە حەزیشەکەی بۆ تەخوێنمەوە یعنی ئەوە گربی دۆزمەوە طبعاً ئەوەتە مەفهوم کە یەک جملە گرنگە ئەڵێ
وإن ذلك يشمل المصارف المجازة من قبل البنك المركزي العراقي وفروعها العامة في إقليم كردستان. نقطة. أما أمانجكية أو بانكانة دقريتوا كالهريمي كردستان كاردكن ومجازن ومولتيان بيدراوا للاين بانشي ناونديوا يتربى خلق سري خلقي بيونيشنين لبرامبر أو يبروين شر لسر أو بكين بزانين أما أم بروسي بانشي كردنا ئایا بە ستانداردەکان ئەڕوا بەڕێوە ئایا هاوشێوەی ئەوەی عێراقا ئایا هاوشێوەی پرۆسی بە بانکیکردنە بڕۆین لەسەر ئازادیشنی وایە چونکە لە نووسراوەکەی بانکی ناوەندیات و دڵ ئازادە موچەخۆر لەکوێ ئاساییە بڕۆن هەر بانکێک بەڵام ئەو بچی بۆ داناویاڵە لەو چوارچێوەی ئەو بانکی بۆ داناوی کاشی برا تۆ مشکلەکە ئەوە نییە ینی ئەزانی من جاری وایە سرم لە شتێک سوورمەیە باشە ئێستا بۆچی حکوومەتی عێراقی هەموو مانجێک داوای لیستی موچە لە حکوومەتی هەرێمی کوردستانەکە ماوە بەسەرچ بۆی پارەکە بنێرێ بۆ ئەوان و ئەواندا بەشی بکەنی تر بۆ سەر لە خەڵک بشێوێنین ئێستا نسبەی تەوتین یان نسبەی ئەوانەی کە بۆ نمونە ئەگەر کەسانێکە بن بڵێن بۆ نمونە ئێمە چین لە TBI لە دەرەوەی هەژماری من هیری خۆمان تەسجیلەکەین وای لایەنەوە بڕۆن لە TBI تۆماری کەنەوە نزیکەی 4000ێکە باشە ئەم 4000 باشە پرسیار ئەم 4000 ڕاستەوخۆ موچەکان لە بەغداوە دیان حکوومەت هێرێم بۆیان تەمیلەکە جوابم بەرەوە نازانم حکوومەت هێرم تەمیلەکە کاک حەکیم یعنی ئەوان ئەینێرن بە حکوومەت هێرمی خەتە ناو بانکەکانەوە شەڕی من لەسەر ئەوە بوو داواکاری من ئەوە بوو و ئێستاش هەر لەسەر ئەوە ئیش دەکەم هەتا لە ناو سیاسەتی شابم هەر لەسەر ئەوە ئیش دەکەم کە دەبێت مەسەلەی بە بانکیکردن ئیشی حکوومەت نەبێ ئیشی بنووک بێ و ئەبێ وەزارەتی دارایی عێراقیش لەوە تێبگا کە ئەم ڕەدەڵ و بەدەڵە پارە لێەوە بنێرە و بینێرە بۆ ئەوێ و لێرەوە سیستمی ATM وانە زۆر ئیش ناکا و کێشێکی گەوری بۆ دروستە بێ و هێشتا هەموو مەسلەی هەژمەنی هەموو تەوتینیان هەموو بانکیکردن جێبەجێنە بۆ کێشەی بۆ دروست بسبێنێ بۆ نزیکەی ملیۆنێک موچەخۆر چۆن جێبەجێ دەبێ ئەبێ شەڕەکە لەسەر ئەوە بێ کە حکوومەت ئیشی دابەشکردنی موچە نییە دابەشکردنی موچە ئیشی بنووکە چ لە ئاستی عێراق چ لە ئاستی عێراق و چ لە ئاستی هەرێمی کوردستان و ئەبێ لە دەستی پارتیویشی بێتە دەرەوە ئەبێ بێتە قەزیەکی بێلایەن و سەربەخۆ بەڵام بە ناڕاست نیشاندانی هەندێک حقایق هەیە نامەیەک هاتووە واضحە وەکو ڕۆژی ڕووناک واضحە ئیتر بۆچی ئێمە سەر لە خەڵک شێوێنین یانی واضحە ڕوونە بەڵێ زۆر ڕوونە باشە بەس سەبارەت بە لیستی موچە ئێستا مانگێک درەنگ دواخستنی هەیە هەم مانگێک پێویستەکە لیستی موچە بڕوە و دووش ئەو هێزەمنیەکان موچەی مانگی بڵین پێنجیان تا ئێستاش نهاتووە وڵاوی هێزەمنیەکان کارێکی زۆر نائەخلاقیە ئەنی کارێکی زۆر نائەخلاقیە بە متعەمدی و بە ئەنقەست بەشێکی تەمەن بەشێکی پەیوەندی یەکێتی پارتی بە متعەمدی ئەمە دەکەن جارە پێشەم شتێک پاریان لەبەردەستایە بوو بیدەن یعنی گەرەوانەوە وەفایان بۆ ئەمانە هەبوایە ئەگەر هێزە ئەمریکان نەمانایە نەبن ئێستاش نەبن بەڕاستی ئەوان ناتوانن یعنی ئەوان بە دوو شت حکومەکەن بە پارەی دزراوی خەڵک بە لولەی چەکی ئەم هێزە ئەمنیانە يعني أم هي أمنيانيان نبي خلق ليان رازي البيدواي خلق قبول يعني خلق ليان رانا بري وخلق قبول ليان قبول براستي أمانة بقول حفظي شباطة شيء بارسني ما قالوا لي شيء أمانة نبو بقول هم خو بيشان دانا كان يكبارتي سركوتي كردون بتشكر كردي به زمانه كان يكردو يعني تناد وفهم برامبر بانش نو هيوادار من زمانه كان يجلوت يبغن كبارتي يشتي لهر ألوجور ركابه أو بشتيانتيه كان أما حقيقتك تري وينان قيمة كباكن وكاك جورتين فساد لا لاستيموشي أوانايا وشتي تريش هي متعمدة أزاني بارتي بتايبتي لسر شيشة أجي لعراقة يعني أجر شيشة نميني بون ومن توبي أنا برتاعي خود متشابه بردوامي بدري هيك شيشة نميني بارتي بلا شيء دروش ما قومي كاني تشيلي يبقى أو بنش كردنا قومي ونتويي كدايما دروسية كاو أوانيا ما يبيشوا هروازي لي بينها أو يتر أم دروشم بازي أم شعر بازي چیلێ بۆیە دایمە ئێوە کێشەیەک دروست ببێ یعنی مەسەلەن ماوەیە گەڵێەوە هێزە ئەمریکان کێشێتی ئێستا سبەینێ چیەکە قایمەیەکی موچەخۆرانە بەسێ بە 500,000 بەینی یەخستنەوە ئەڵەوە تەیفسامی شێشەمان بۆ دروستەکە ناڵێ بابە من کە مەحکەمەی ئیتیحادی بڕیارەکەی دەرکرد ئەو کاتە نەموت ئەوە تا با من خۆم جێبەجێ بکەم ئەگەر ئەوان خۆیان دووسێ مانگ جێبەجێیان بکردایە ئێستا کێشەی نەبوو تابان کاک حەشیم وەختی خۆی ئەم بابە ئێمە بڕیارێکی دادگای فیدراڵیمان جێبەجێ کردووە ڕاستە التیزاماتی مالی و با بڵێن تەبیعاتی مالی هەبووە پارێکی زۆرمان کەوتۆتە سەر بەڵام جێبەجێمان کردو چکە لە بەرژەوەندی خانەنشینەکانمان بۆ ئێستا ئاسانتر بوو بەڵام ئێستا تەیفسامی ئەبینێ قایمەیەک دێت هەموو مانجێک بە ملیاران دینار زیاد دەکا باشە
باشە ئەڵێمە چیە مانجێک لە مانجێکی تر ناچێت ئێستا تەعیناتی عشوایی هەیە تەعیناتی کوێرانە ئەەکەن و مانگانە قایمەکانە گۆڕێ ئەم مانگە قایمەکە 10,000 کەمە 10,000 زیادە ئەمە 5,000 زیادە ئەمە چییە یعنی ئەمانە ئەزانی چی ئەلفوبێ حکومڕانی نازانن ئەنی لانی کەم هەتاکو پرۆسسەکە ئەڕواتە سەرسکە واز لەوە بێنن ئەم هەموو شێشەیە دروستەکەن کاکە لێگەڕن بە خەڵکەکە تۆزە هەناسەیەک بدە ئەوەی موچەی فەرمانبەران و مەدەنی و سەربازی ڕێکخە ینی مەدەنی و سەربازی هەردووچی ڕێک بکەن ینی ئەزانی ئەوەندە بێ ئیمکانیەت مەزای بەس قەفەت بچیە خۆم خفەت بەوە خۆم ئەمانە ناتوانن قایمێکی ڕێک و پێک بکەن کەچی خۆزگە ئەیانبینی کە لە ئەنجومەنی وەزیران کۆبنەوە و ئەلا ئەساس کۆبوونەوە کردو ئاسیدا ینی بڕوان پێ بکە من لە ناخی دڵمەوە پێکەنینم پێیان دێ یعنی پێکەنینم پێیان دێ ئەمانە چۆن خوان بە حکومڕان ئەزانن چۆن خوان بە ڕەجولی دەولە ئەزانن چۆن خوان بە پیاوی دەوڵەتداری ئەزانن بەم هەموو ئیعلامەی کە هەیەە و لەسەر حسابی ئەم خەڵکە ئیدارەیە دەن و پێناسی جەنەبەت بۆ پێناسەیان بۆ چیە پێناست وڵای بڵێم چی کاک حەشی مەزانی ئەمڕۆ برادێکی و دۆڵا لەسەرمەوە هەر مۆزوعی سەردانی مەسعود بارزانی وڵا پارتی حیزبێکی پراگماتیە حیزبێکی واقعیە و دەتوانێت خۆی لەگەڵ هەموو دۆخێکا بگونجێنێ وتم کاشی برا پراگماتی بوون لە سیاسەتە تا ڕادێکی زۆر معقول و مەقبولە بەڵام پراگماتی بوونی پێناڵێن تۆ هەرچی دروشمی قەومی هەیە بە خەڵک بڵێ من دەوڵەتت بۆ دروستەکەم کەچی سەرۆکی هێنی ڕێفراندۆمەکە ئەمڕۆ لە پێشوازی هەبووەکو وەزیری خارجی و خۆشی لە بەغدا بوو ئەمە پراگماتی بوون نییە یعنی 180 لە پشت بکەیتە کۆمەڵێک دروشمی باڵای خۆت و ئەمە یاریکردنە بە عاتیفەی خەڵک یاریکردنە بە سۆزینەتەوەی یاریکردنە بە مەشاعری خەڵک و لەو سەریشەوە کە دێتە سەر کاری جێبەجێکردن کە دێتە سەر کاری جێبەجێکردن وەکوتم ناتوانن قایمێکی موچێ ڕێک و پێک بکەن یاری سپاس دەکەین کاک کۆشەرا وڵامان دومان کردی سپاسیان بەدەبوون دەکەین سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ ئەو کارانم خواتان لەگەڵ